بەشی ئەزمون و ڕوانگە لە ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری یەکەم دیداری ئاوازێکی دڵنشین لە میحرابەوە بۆ منارە تایبەت بە مامۆستا شێخ سەدیق سەرگەتی و شەهیدانی پاییزی ساڵی 1970 لە هەڵەبجە بەڕێوە برد. ئامانج لە دیدارەکە بەرزنرخاندنی ڕۆڵی ئەو سەرکردە مێزەرسپەی کاروانی ئیسلامیەیە کە ژیانی بۆ گەیاندنی پەیامی ئیسلامەتی و شارەزابوون لە شەریعات تەرخان کردهبوو. باسەکە دوو باسە، باسێکی گشتی کە مامۆستا شێخ سەدیق سەرگەتیە و باسێکی تریش کە پەیوەندی بە مامۆستا شێخ سەدیقەوەی ئەمڕۆ 36 ساڵتەیە پەڕێ بەسەر شەهیدبوونی ئەو پۆلە شەهیدە کە 6 شەهیدی مەفرێزەیەکی بزوتنەوەی ئیسلامی بوون لە شەوی 18 لەسەر 11 ساڵی 1970 لە نێوانی گوڵپ و سەرگەتا شەی بوون. مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری ئامادەی دیدارەکە بوو. لە وتەیەکیدا باسی لە چەند تایبەتمەندیەکی مامۆستا شێخ سەدیق سەرگەتی سەرکردە و زانا کرد. یەکەم جەنابی مامۆستا مەلا شێخ سەدیق خوا پلەپای بەرز و بەرزتر کات، زانایەکی زۆر دیار و بەرجەستەی ئیسلام بوو و خاوەنی کەسایەتیەکی سەنگین و قورس و گران بوو. مامۆستا شێخ سەدیق زانستێکی فراوانی هەبوو و مامۆستا وێڕای شارەزایی بە زانستە شەرعیەکان بە ڕۆژگاری ئەم ڕۆژمان شارەزا بوو، پیاوێکی سەرناس و دنیازان و واقعبین بوو و مامۆستا وتاربێژێکی زۆر کاریگەر بوو. هەمووتان ڕەنگەگوێتان لێبوو بێ ئەوانەی کە تەمەنێکتان هەیە. جەنابی مامۆستا هەم پیاوێکی قسە حازر بەدەست بوو لە کۆڕ و مەجلیسدا، هەم بەڕاستی وتاربێژێکی کارامە بوو. سەرۆکی لیژنەی فتوای پارێزگای کرماشان و بەشێک لە کەسوکاری 6 شەهیدەکەی هەورامان لەبارەی دیدارەکە و ڕۆڵی مامۆستا سەرگەتی لە ڕابوونی ئیسلامی پەیامی خۆیان دەگەێنن. مخلص دین بوو، مبەلیغ بوو، هەر یاگە ئەچوو تعزیمیان لێ کرد، تەکریمیان لێ کرد، سخەنوەر بوو، مەوعەزەکەر بوو، لە هەر کوێنێکە سخەنوەری ئەکرد تاو جامعە و ئەو مردمە گوشکانەتەکان کە مامۆستا چی ئەڵێ. بانەوەڵا لەخوا بەزیابێ ئێمە شانازی پێوەکەین هەکە لەو بەرنامە شەهید بوو. ئیسێش حەزەکەم خۆم و ماڵ و مناڵم لەو بەرنامە لە ئیسلامە بەختەوەربین شەهید بین. تر هەموو کە دەزانێ شەهید بەختیار هەر لە ڕۆژی عەزەڵا خوا ناعی دروست کرد بوو. زۆر لە هینی خوا ئەترسا، نوێژکار بوو، مەسەل حەزیە کرد داینە دەستی لە خەیر و خەیراتا بێ. مامۆستا شێخ سەدیق سەرگەتی لە ساڵی 1928 لەدایک بووە. لە دامەزرێنەرانی بزوتنەوەی ئیسلامی بووە و چەندی نووسراوی لە بواری فقی ئیسلامیدا هەیە. لە ساڵی 2011 کۆچی دوایی کردووە. لە کۆتایی دیدارەکەدا وەک وەفایەک قەڵغانی ڕێزلێنانیان بە کەسوکاری مامۆستا سەرگەتی و بنەماڵەی 6 شەهیدی هەورامان کە لە ساڵی 1970 بەدەستی جاشەکانی بەعس شەهیدکران بەخشرا. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.